سنمێرەکە بە بابەتی خواردنی خراپ و خواردنی بەسوودە. با بزانیت خواردنی خراپ چییە؟ خواردنی خراپ ئەو خواردنەیە کە سوودی بۆ ئێمە نییە، بەڵام دەتوانین کەمکەمیش بیخۆین و ئەوەنە کاریگەری نەخاتە سەر تەندروستیمان. و ئەمەش دوو وێنەیە وەی بزانین خواردنی خراپ چییە. ئێستاش با بزانین خواردنی بەسوود چییە؟ خواردنی بەسوود ئەو خواردنەیە کە سوودی بۆ ئێمە هەیە و تەندروستیمان کارەگەری ناخات سەر تەندروستیمان. بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند بەسوودە، چەند ئاوا زیانمان پێناگێت، بەڵام لەگەڵ ئەوەش نابێت زۆر بیخۆین، چون دابێت چەند جارێک کارەگەری بخاتە سەر تەندروستیمان. و ئەمەش دوو وێنەیە لەبارەی خواردنی بەسوود. بە خواردنی بەسوود پێک دێن لە میوە و سەوزەکان. ئێستاش با بزانی چەند ناوێکی خواردنی خراپ و بەسوود بۆ ئێوە هاوڵاتیان هێنا و بۆی زیاتر نی تێبگەن. خواردنی بەسوود وەک کاڵە، تەماتە، پیاز، گوێزر، برۆکلی، هەرمێ لەگەڵ بیبەری ڕەنگەڕەنگ و پەتاتە. و خواردنی خراپەکان پێک دێت لە خواردنی خراپەکان پێک دێت لە جبس و کۆلا و پیتزا و هەمبەرگر و مۆتا و فینگەر و کێک و نوقلەکان وەش شتە شیرینەکان. سپاس بۆ گوێگرتنتان بە هێوان بە تەندروستیەکی باش بژین و سوود بەخش